الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خوايا لقرآن بيروزا فرمي، وباشترين ريبازي في غمري خوايا صلى الله عليه وسلم، وخرابترين رێگا و ڕێباز هەر ڕێگا و ڕێبازێکە پێچەوانەی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی بێ صلى الله عليه وسلم، و هەر پێچەوانە بوونێک بۆ ئەو ڕێبازە مبارەکە نەکبەتیە. خۆشەویستەکانم، بەدبەختیە بۆ خاوەنەکانیان، بۆ ئەوانشی شوێنێکەون لە دنیا، و هەروەها لە قیامەت شار و ڕەشی بەردیوانی پەروەردگاری مەزنە. خۆشەویستەکانم، ئەمڕۆ باسی قاعیدەیەکی تر لە قاعیدەکانی قورئانەکەین، یاسایەک لە یاسا قورئانیەکان، یاسای ژمارە 17. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی فاتر ئەفەرمێ: ولا يحيق المكر السيء إلا بأهله. دیارە ئەم یاسایە لەناو سوورەتی فاترە لەناو ئەو ئاەتانەیە هاتووە 42 بۆ 43 کە خوای تەعالا فەرمێ: وأقسموا بالله جهد أيمانهم. سوێنیان خوارد، سوێنی غەلیظ، سوێنی تەواو ئەو بێدینانە، لئن جاءهم نذير، ئەگەر ترسێنەرێک پێغەمبەرێکی خوایان بۆ هات، بۆ لا هات، لەیەکونن ئەهدا من إحدى الأمم. سوێنیان خوارد ئەگەر پێغەمبەریان بۆ بێ، ئەمان وەکو ئومەتەکانی تر نابن، بەڵکو شوێنیەکەون، یارمەتی ئەدەن، سەری ئەخەن بۆ ئەوەی پەیامی خوا سەرکەوێ. فلما جاءهم، کاتێک کە پێغەمبەرەکان بۆ هات، نذير ما زادهم إلا نفورا. سبحان الله. لەوە زیاتر کە ڕایان ئەکرد و پشتیان هەڵەکرد، شوێنی نەکەوتن، بیانووی ئەم لا ئەولایان ئەدۆزیەوە. طبعا هەروایە ژیان، هەروایە خۆشەویستەکانم. نەک ئەو کافرانە بەس، لە ئەمڕۆی خۆمانە و لە هەموو سەردەمێکیشا دائیمەن خەڵکانێک هەیە سێنگ دەرەپەڕێنن. لە زەمان پێغەمبەرە، لە دوای ئەوە بە چاوی خۆمان زۆرمان بینی، دائیمەن داوا ئەکەن لە خوا امتحانیان کە، ئەگەر خوا تاقیم بکاتەوە ئاوا ئاکەم، ئەگەر خوا دەوڵەمەندم بکە ئاوا ئاکەم. بەڵام سەیرەکەی کاتێ دەوڵەمەند ئەبن بە ڕەزیلترین کەس، کاتێک کە خوا تاقییان ئەکاتەوە لە هەموو کەس زووتر تێ ئەکەون. سبحان الله. زۆرن لەمانە خۆشەویستەکانم، خۆتان لە ژیانی ڕۆژانەی خۆتانە خەڵکتان زۆر بینیوە سێنگی دەرپەڕاندووە، بەڵام لە دوای ئەوە کاتێ تاقی کراوەتەوە سەیرەکەی ئەم لای گرتووە. استكبارا في الأرض ومكر السيء. بەوەش نەوەستان، خۆزگا بەوە بوەستایان. ئیسا خەڵکانێک هەیە خۆزگا پێشینانی کورد و تویانە ئەگەر گوڵنی دڕک مەبە، خۆزگایە گوڵ نەبن و بۆ خۆیان دانشن. زۆرمان هەیە خۆزگا گوڵ نەبن، بۆ خۆیان دانشن، بەڵام ئەوان نەک گوڵنین ئەبن بە دڕکیش، نەک گوڵنین ئەبن بە دڕکیش. مشکلەکە ئەوەیە خۆی. استكبارا في الأرض، بوون بە دوژمنی پێغەمبەرەکان. سبحان الله. ومكر السيء، جۆرەها مەکر و فێڵیان بۆ پێغەمبەرەکان دروست ئەکرد، بۆ ئەوەی ئەوانیش ساردکەنەوە، بۆ ئەوەی ئەوانیش لەبار ببەن، دعوەکەیان لەناو ببەن. بەڵام خوای تەعالا ئەفەرمێ مەکری سەیئ، فێڵ و تەڵەکەی خراپ تەنها بۆ خاوەنەکەیەتی. ولا يحيق المكر السيء إلا بأهله. ئەوانەی کە خەریکی فێڵ و فرتن هەوڵ ئەدەن مسلمانان توش بکەن، هەر کەسێ چاڵ بۆ هەر کەسێ بکەنێ خۆی تێدەکەوێ. فهل ينظرون إلا سنة الأولين. طبعا ئەمە سنەتی خوایە، ئەمە سنەتی خوایە، هەر کەسێ چاڵ بۆ هەر کەسێ بکەنێ خۆی تێدەکەوێ. فلن تجد لسنة الله تبديلا. سنەتی خوا ناگۆڕێت،
یاسای خوا ناگۆڕێت. بۆیە من زۆر تاکید لەسەر ئەم یاسایانە ئەەکەم کە بۆ ژیان ئێمە زۆر زۆر زەرورە. یاسای خوا ناگۆڕێ. خوا یاسایەکی داناوە تاکید دێتە جێ، تاکید ئەو یاسایانە جێبەجێ ئەبێ. وەلەن تەجیدە لسنة الله تحویلە. چۆن سنەتی خوا تەبدیلی نییە، سنەتی خوا تەحویلیشی نییە. بۆیە ئەبێ ئاگامان لێ بێ زۆر وریابین. لەبەرەوە خۆشەویستەکانم پێشەکی بە بزانین مەکر یعنی چی، کە خوای تەعالی فەرمێ ولا يحيق المكر السيء إلا بأهله. مەکر واتە فێڵ، مەکر و کەید و حیلە فێڵە. وقال ابن منظور في لسان العرب المكر احتيال في خفية. فێڵێکە لە کاتی شاراوەییە. زانایان من وتویانە مەکر دوو جۆرە، یعنی فێڵ دوو جۆرە. فێڵێکە چاکە، فێڵێکە خراپە. ئەو فێڵەی کە چاکە ئەو فێڵەیە کە خوای داتە پاڕی خۆی ويمكرون ويمكر الله. ئەوان فێڵەکەن خوای تەعالاش مەکریان بەسەرا ئەکا، یعنی فێڵەکەیان ئەگۆڕێتەوە بەسەر خۆیانە. ئەوە مەکرەکەی کە خوای داتە پاڕی خۆی، ئەوە چاکە کە خوا لە سوورەتی ئەنفال باسێکە لە ئاەتی 30. ومەکرێکی تریشمان هەیە کە ئەوی شاکە مەکری ئیماندارانە. خۆشەویستەکانم بەرامبەر بە کافرەکان ئەوش لە یەک حاڵەتایە، لە کاتی جەنگە، بەس لە کاتی جەنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الحرب خدعة. لە کاتی جەنگە کە تۆ ئیتر کافر هاتووە وڵاتەکەت داگیرکە، هاتووە دینەکەت لە ناو ببە، ئیتر هیچ مەجالێکی تیان نییە و خۆت و کەس و کارت و مسلمانان و هەمووی لە ناو ئەبا. لەو کاتە بتوانی فێڵیش بکەی ئاساییە و دروستە و بەڵکو مەکرێکی یان فێڵێکی چاکە. ئەوە جگە لەو دوو حاڵەتە کە یەکەمیان خوا ئیداتە پاڕی خۆی، مەکری دژی مەکری کافرەکان، دووهەم ئەوەی کە ئیمانداران ئەیەکەن بەرامبەر بە کافرەکان لە کاتی شەڕا، جگە لەوە مەکری تر هەمووی خراپە و پێ ئەوتێ مەکری سەیئ و یەکێکە لە ئەکبەر الکەبائر و خاوەنەکەشی لە ئاگری جەهەنەمایە. المكر والخديعة في غمر فرمي صلى الله عليه وسلم في النار لا يدخل الجنة خب. في غمر فرمي صلى الله عليه وسلم إنساني في البازي تلك باز نحشت بهشتوا. لكل غادر لواء يوم القيامة يعرف به. هموك سيكي ناباك، هموك سيكي ناباكي في البازي دروزن للرجي قيامته آلايكي هي. سبحان الله سبحان الله. لروج قيامته هرهمي وستاوى مروفايتي هرهمي لا أول وتأخير ليكسى حياة وستاون خواكو يعني كردوتوا خلقان يكي آلايان بدا سوي لا حول ولا قوة إلا بالله. بلام آلاي غدر، آلاي فيلو طلقة، آلاي ناباكي. خوي پروردگار روشي قيامت ما نك براينه. روشي قيامت زور سخته، زور سخته، آسان نية. بويا هول بدن لوانا مبن كآلاي غدر وخيانة عمد سوي لروجي قيامة أخوات من أمان. زور خرابة، زور خرابة إنسان ناباك به، زور خرابة. خوي تعالى لهندي شوني قرآن باسي خيانته ناباكيتيو في الطلقي ناحزاني في غمران أكابر أمر ببي غمركان. بو نمونة خوي تعالى باسي پێغەمبەر یوسفمان بەسەر هات و چیرۆکی پێغەمبەر یوسف و یعقوبی باوکی و براکانیمان بۆ ئەکات لە یەک سوورەتە لە قورئانە کە پێی ئەوترێت سوورەتی یوسف. لە ئاەتی 100 ئەو سوورەتە 102 با بڵێن ئەفەرمێ خوای تەعالە وما كنت لديهم إذ أجمعوا أمرهم وهم يمكرون. ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا خۆ تۆ لایان نەبووی، ئەما گەر خوا بۆتی باس نەکردایە تۆ نەتەزانی، لەگەڵیانە نەبووی کاتێک کە فێڵ و تەڵەکەیانە کرد براکانی یوسف چۆن یوسف لە ناو بران. براینە تەڵەکە و فێڵ جاری وا هەیە تو ئەمەنە حقد و بغز و قینە و حەسوودی لە ناو دڵتا دروست بووە سەیرەکەی بەرامبەر بە برای خۆت شێکی. تەسەوڕەکەن براکانی یوسف بەرامبەر بە یوسف و بە باوکی دڵی ئەو باوکە نازدارە پێغەمبەری کوڕی پێغەمبەر دڵیان شکان. مەکر و فێڵیان کرد بۆ لە ناوبردنی براکەی خۆیان کە ئەیانزانی براکەیان ئەبێ بە پێغەمبەر، ئەویش کوڕی پێغەمبەرە، ئەویش کوڕی پێغەمبەرش کوڕی پێغەمبەر، یعنی چوار پشت پێغەمبەر. ئەم برایانە یعنی غەدر و ناپاکیان بەرامبەر بە براکەی خۆیان کرد. لا حول ولا قوة إلا بالله. بەڵام نەتیجەی چی بوو؟ نەتیجەی ئەوان ژێرکەوتن براکەیان سەرکەوت. ئەوەیە نەتیجە، خۆی نەتیجە حەساوە. هەر کاتێ
خەڵکانێکتان بینی چاڵی بۆ خەڵک هەڵکەنا خۆی یەکەم کەس تێیەکەوێ ئینشاء الله تعالى ئەو تێی ناکەوێ. من بینیمە لە ژیانی خۆمانە لە دێهاتە بەتایبەتی لە ئاوایەکانە بینیمانە و بۆمانشیان باس کردووە کە زەلام هەبووە قیدی لە براو ئامۆزاکانی خۆی بووە. سبحان الله، براو ئامۆزاکانی خۆی، هانی زۆر عەجیبە. ڕۆیە سوزنێکی داناوە لە ڕێگای ئەوانە کە دێن و ئەڕۆن، سوزنێکی داناوە بچێتە قاچیانە، سوزن نەچوەتە قاچیانە، هەر هاتنە و چوونە هەر نەچۆتە قاچیانە. ساڵی داهاتوو کە سوزنەکە ژەنگاوی بووە، ئیتر زۆر زۆر زەرەری هەبووە، چوەتە پای خۆیان. سبحان الله، خۆی بۆیان تێپەڕ بۆ چوەتە پای خۆیان، لەبان پایەوە دەرچوو. سبحان الله، زۆر مشکلەیە، زۆر مشکلەیە. چاڵکەندن بۆ خەڵک زۆر خراپە. هەروەها خوای تەعالی لە سوورەتی ئەنفالە ئاەتی 30 باسی ئەومان بۆکە کە چۆن مشریکەکان ویستیان پێغەمبەر بکوژن، فێڵوتەڵەکەیان کرد وئیذ یەمکر بیکە الذین کەفەروا لیثبتوک ئەو یەقتلوک ئەو یخرجوک وەیەمکرون وەیەمکر الله والله خیر الماکرین. محاولەیان کرد پێغەمبەر بکوژن، لە ناوی برن چی پێ بکەن چی پێ بکەن، بەڵام خوای تەعالی پێغەمبەری دەرباز کرد و پێغەمبەر سەرکەوت بەسەریانە. دوای 8 ساڵ لەو فێڵوتەڵەکەیە هەمویان کەوتنە ژێر دەستی پێغەمبەر، وەستابوون. پێغەمبەر لە بەرزاییەکە فەرمووی ئێوە تەسەورەکەن چیتان پێ بکەم، تەسەورەکەن ئیسە من چیتان پێ بکەم. ئاسەیکن براینە، 8 ساڵی برد. ئەوان شتیان بەخوا تۆ پیاوێکی باشی، برایەکی باشی، برازایەکی باشی. ها ئێستا برا و برازا کەوتۆ بیر، تۆ پیاوێکی باشی، برایەکی باشی، برازایەکی باشی. طبعا ئەو پێغەمبەرە، طبعا پێغەمبەرە، طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم انتقام و تۆڵەی بۆ نەفسی خۆی نییە، یەک جار نەبووە لە ژیانە. پێغەمبەر تۆڵەی بۆ خۆی کردبێتەوە، فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء، فەرمووی بڕۆن هەمووتان ئازاد بن. هەروەها کە پێغەمبەری خوا هاتە مەدینە، ئەمجا جوولەکە ئەوەی نەشیە بەرامبەر بە پێغەمبەری خوا کردیان صلی الله عليه وسلم، بەڵام خوای تەعالی پێی فەرموو واصبر وما صبرك إلا بالله ولا تحزن عليهم ولا تك في ضيق مما يمكرون إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. سورة نحل آية 127. هیچ خەمبار مەبین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. سەبر بگرە لەسەر ڕێبازی خۆت بەردەوام بە، دڵنیا بە تۆ سەرەکەوی، دڵنیا بە تۆ سەرەکەوی. لە زمانی پێغەمبەر موسایشە طبعا ئەویان بە پێغەمبەر موسا کرد عەلەیهی السەلام، ئەوەی نەشێ بە پێغەمبەر موسا کردیان و بەوانەشی شوێنی پێغەمبەر موسا کەوتن. جا خوای تەعالی ئەفەرمێ دەربارەی پیاوێک خۆی لە ئەسڵە ئەم پیاوە لە ئالی فیرعون بوو، بەڵام ئیمانی بە موسا هاوردوو بوو کەوتو لەگەڵ موسایە. خوای تەعالی لە سوورەتی غافرە لە ئاەتی 45 و 46 ئەفەرمێ فوقاه الله سيئات ما مكروا وحاق بآل فرعون سوء العذاب النار يعرضون عليها غدوا وعشيا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب. خوای تەعالی فەرمێ خوا پاراستنی ئەو پیاوە بەڕێزە ئیماندارەی پاراست لە هەموو ئەو فێڵوتەڵەکانە کە کردیان، و ئەوەی نەکبەتی و بەدبەختی بێت تووشی ئالی فیرعون بوون. هەر لە ژیانی دنیا خوای تەعالی لەناو قەبرەکەی عەزابیانەدا، بەردەوام لەناو قەبرە عەزابیانەدا، و لە ڕۆژی قیامەتیشا پیسترین و تونترین و خراپترین عەزابی جەهەنەم بۆ ئالی فیرعونە، بۆ فیرعون و بنەماڵەکەی، بۆ فیرعون و شوێنکەوتۆکانی فیرعون. ئیمامی بوخاری پیاوێکی زۆر مەزنە، دائیمەن هەر کەسێکتان بینی خەڵک زۆر دژایەتیەکەوە بزان پیاوێکی زۆر مەزنە، کەمیۆنەیە، بەڵام دوژمنەکان و حەسوودەکان نایتەوە. هاتن وتیان بوخاری زۆر دژایەتی دەکرێ، زۆر قسەت پێ ئەکرێ، زۆرت پێ ئەوترێ. ئەمیش فەرمووی هیچ گوێی مەدەنێ ئینە کەیدە الشەیطانی کانە ضەعیفە. فرمووی کەیدی شەیطان خوای تەعالی لە قورئانە فەرموویەتی فێڵی شەیطان ضەعیفە لە سوورەتی نیسا ئاەتی 76. وخوای تەعالی فەرموویەتی ولا يحيق المكر السيء إلا بأهله. ئەم قاعیدەیە وای سەباسیەکەن ئەمەی خوێندەوە، فەرمووی هەر کەسێ چاڵ بۆ کەسێ بکە خۆی تێکەوێ، بۆ ئێگوێی مەدەنێ. ئەوە تا بخاریە، هەر حەدیثێ وترا ڕەواه البخاری في صحيحه تەواوی تر تۆ ئیتر دڵنیای کە ئەمە صحیحە. کوان ئەوانەی وا دژایەتی بوخاریان کرد کوان، حەزەکەم ناو یەک کەسیان بڵێن نایزانن، نە ئێوە ئەیزانن نە خەڵکانی ترش ئەیزانن، بەڵام ناوی بوخاری بەرزە و خوای تەعالی
وەکو چۆن بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی وەڕەفەعنا لەکە ذیکرەک ئێمە ناوی تۆمان بەرز کردووە تۆ ئاوا ناوی بوخاریشی بەرز کردووە خوای تەعالا پیاوی چاک سەرکەوتووە ئینشاءالله کابرایەک هەبوو کابرایەکی چاک پیاوێکی ئیمانداری ساڵح لە زمانی یەکێک لە مەلیکەکانە لە زمانی یەکێک لە پاشاکان جارجار پاشا خۆی ئەیناردە شوێنیا بۆ ئەوەی بانی کاو هەنێ دەمەتەقێ و نەسیحەت و ئامۆژگاری لە بەینیانە هەبێ وەزیرێکی هەبوو پاشا زۆر حاقد بوو وەزیری پاشا یعنی لە خوار پاشاوە ئەوە بەڵام ڕازی نەبوو حتا کەسێک تۆزێ پاشا ڕێزی لێ بگرێ سبحان الله زۆرمان هەیە لەوە زۆربەی کاربەدەستان وەزیرەکانیان ئالە و جۆرانن زۆر حقدی هەستێکت پاشا ڕێز لەم پیاواگرێ زۆر حاقد بوو بەرامبەری ئەم ڕۆڕی لێ دڵەوە هەرگرت ڕۆژێکیان پاشاوتی ئەم کابرای بنێرن شوێنە با بێت بڕێدەمەتەقێ بکەین و ئەوانە ئەمیشتی بەسەر چاو ڕۆیی ناردی بە شوێنی کابرایە بۆ نمونە پاشا وتی دوای عەسر با بێت گۆلام ئەم بۆ بەر لە نیوە ڕۆناردێ شوێنە چێشتێکی بۆ دروست کرد پڕ ناوی لە سیر کرد سیر بۆ ئەوەی بۆنەکەی ناخۆش بێ طبعا پێش ئەوەی کە ئەم داوەتێ بکە لای پاشا وتی ئەو کابرایە بەردەوام باسی تۆ ئەکا ناو خەڵکا بە خراپ ئەڵێ پاشا بۆنی ناخۆشە بە تایبەتی بۆنی دەمی ئەڵێ من زۆر ئزعاجم بە بۆنی دەمی پاشا بۆنی دەمی زۆر ناخۆشە حەزیەکە ئەگەر هات تاقی کەرەوە بزان وایە ئەوانیە لەولا شۆ ڕۆژ داوەتی کرد و سیری پێدا کاتێک کابرا هات بۆ مەجلسی پاشا دووری گرت لەولاوە دانیشت پاشاش کەوتە گومان لەوانەیە ئەم ڕاستکە وتی کاکە بۆ نایتە پێشۆ بێرە پێش و هات تۆزێکی دراتە پێشە زۆر نهاتە پێشۆ وتی حەزەکەم بیتە پاڵم وەکو گشت جارێ بیتە پاڵم دانشی هاتە پاڵی پاشا دانشت بەڵام ئەوای کرد ئیتر پاشا تەواو کەوتە تەواو ئەمە حەزەکە بۆنی دەبی من نەکە تووڕە بوو پاشا دوای دەمەتەقەیە خۆی تێک نەدا بەس لەناو دڵۆ تووڕە بوو دوای دەمەتەقەیە وەرەقەیەکی نووسی وتی ئەمە هەدیەیە بۆ جەنابەت بڕۆ بیدەرە مەسەلەن فڵانە شوێن دائیرەیەکی دیاری کراوە هەدیە و دیاریەکە بۆ جەنابەت لە کابرا هەڵسا و ڕۆیشت کە گەیشتە نزیکی ژوورەکەی وەزیر بانگی کەوتی ها خێر و وتی وەڵا پاشا دەمەتەقەیمان کرد و ئەم وەرەقەشی پێداوم وەکو دیاریەک وتی دەدانشە تۆ من خۆمەی بەم بۆ وەریەگرمەوەی هێنمەوە لەناو وەرەقەکە نووسرا بوو هەڵگری ئەم نامەیە کە گەشتە ئەوێ سەری لە لاشەی بکەنەوە و بۆمی بێنەوە بەڵام وەزیر نازانێ وایە زانێ ئەمە دیاریە وەزیر هەڵی گرت و برتی کە ئەوان گرتیان بزانیان ئەمە وەزیرە بەڵام نووسرا بوو هەڵگری ئەم نامەیە بۆیە ڕاستەن وەزیریان سەر بڕی و هێنانەوە بەلای پاشا بینی هەر تەمان زۆر تێک چوو ئەمە چوون ئەمە ناردی وتی بزانم کابرایە ماوە سەیری کرد کابرا دانیشتووە و کە هاتەوە زۆر عەجیبی هات وتی تۆ من ئەو نامەیەمدا پێت چی وتی وەڵڵاهی وەزیر لێمی وەرگرت و بردی و وتی بڕۆ خۆمەی بەم و خۆم بۆ تێنم وتی باشە تۆ بۆ نزیکی من نەئەبوویتەوە ئەو کاتی نزیک بوویتەوە بانی دەمتدا وتی وەڵڵاهی قوربان وەزیر دعوەتمی کردبوو چێشتێکی بۆم کرد و سیری زۆر تیا بوو حەزم نەکرد جەنابەت ئزعاجکەم جاویش یەکسەر وتی ولا يحيق المكر السيء إلا بأهله هر کەسێ چاڵ بۆ کەسێ بکەنێ خۆی تێکەوێ یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە دوورمان خەیتەوە لە هەموو خراپە و لە هەموو بەڵایەک یا رب العالمین یا ڕەبی خوای لەو کەسانە نەبین بە خەریکی فرت و فێڵ بین لە ژیانمانە یا ڕەبی لەسەر ڕێگا ڕاستەقەی تۆ ڕێگا ڕاستەقینەکەی تۆ بەردەوام بین هەتا ئەو ڕۆژە گەڕێینەوە لای تۆ یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردەکانمان بکەین کوردستانمان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوای هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەی لە گرانی و قات و خڕی بە دوورمان بگری ڕەحم بە گەنجە جوانەکانمان بکەی کاسبی و ئیشی باشیان بە نەسیب ببێ یا رب العالمین یا ڕەبی خوای گەنجەکانمان سەرگەردانی ئەم وڵات و ئەو وڵات نەبن لە ناو وڵاتی خۆیانە بمێنەوە دڵیان بە وڵاتی خۆیان خۆش بێ و خزمەتی وڵاتی خۆیان بکەن یا رب العالمین آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون محمدي كري كعبي قرظي يكتب ولا پیاوچاکان و
تابعين أفرمي سي صفة هي حتى بوت أكري هول بدأ أو صفتانت تيانبي حتى بوت أكري خوتي لي بباريزة يكم حوض اللجيان تعدى لهيج كسي مكة حتى أجر كسي خرابشي كد برانبرد تو هول تعدى لي مكة لحدود خرابك خوي لقال يا معاملة بك زيادة الرأي مكة تعدى أويا هلا زماني عربي أويا ك لسنوني خوتي ببري لسنوري خوتي ببري چونك خوي تعالى لسورة يونس لآياتي بسوسي فرميتي إنما بغيكم على أنفسكم هركس يتعدى بك سبحان الله بسري خويا أشكيتوا دوهم قد في الله كسمك چونك خوي تعالى فرميتي ولا يحيق المكر السيء إلا بأهله سورة فاطر آياتي چلوسي وقد بيمانك دات لقل كسيكا ميشكينا بي بسر چونك خوي تعالى لسورة فتحة آياتي دا فرميتي فمن نكث فإنما ينكث على نفسه هر كسي بيمان بشكيني أو وك أو وايا حياة وآبروي خوي ببال لسر خوي أشكيتوا أمان أمسية نصيحتي أو فيها مزنل كلا قرآن وري قلت واللبيني مكان يكم قد تعدا مكان خوشي سكانم هول دا بقرر الله خوي تعالى ظلم ليك نفر نكر دبي اتر الظلم بزمان أكريه ظلم بكرداريش أكريه هول دا بسلامتي بقرر الله خوي تعالى قد شال بو كس مكان خوشي سكانم قد شال بو كس مكان وقد تشنا باك مبن لوعد بيمانك كداوتانا اگر زانيد هر حالتك هر وضعي بسرتها تو هول دا وعد بيماني خود برسر